الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. ئازیزان و خۆشەویستان، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. داواکارین لە خوای تەبارەک و تەعالا مانگی شەعبانمان پڕخێر و بەرەکەت کا و بە سەلامەتی و ئیمان و دین و صحەت و عافیەتەوە مانگی ڕەمەزانی پیرۆز. دیارە لە مانگی شەعبانە و بە تایبەت لە نیسفی شەعبانە، 15 شەعبانە، کۆمەڵی ڕوودا و ڕوویداوە لە ئیسلامە، لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە تاریخی ئیسلامە. یەکێک لەو ڕووداوانە ئەوەیە کەوا معجیزەی شەقبوونی مانگ کە عیلمی ئەمڕۆژ دەری خستووە کە ئەو مانگە شەق بووە. ئیسباتی ئەم معجیزەی پێغەمبەری خوا ئەکا صلی الله علیه وسلم کە قورئانی پیرۆزی ئاماژەی پێیەکا لەم مانگە پیرۆزا بوو ڕوویە. خوای تەبارەک و تەعالا لە قورئانە ئەفەرمێت: اقتربت الساعة وانشق القمر وإن يروا آية يعرضوا ويقولوا سحر مستمر، حتى آخر آيات كان سورة قمر. كخوای تبارك وتعالى أفرمت قيامت نزيك أبيت وو مانگ شق أبيت، وهر آياتك بيشاني كافران بدريت ألن أما سحرك وجادوك بردوامي پیغمبر صلى الله عليه وسلم. أمر دعوة طبعا کە بۆ پێغەمبەری خوا ڕوویدا ڕووداوی شەق القەمەر لە ساڵی پێنجەمی پێغەمبەرایەتیە بوو. هەندێک وا ئەفەرمون 5 ساڵ پێش هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، لە مانگی شەعبانە، 15 شەعبان، ئەم ڕووداوە پێغەمبەری خوا ڕوویدا، سەڵات و سەلامی لەسەر بێت. ئاەتەکان عولەما ئەفەرمون بەڵگەیە لەسەر ئاماژەی شەق القەمەر، چونکە ئەگەر ئەمە ئاماژە بە قیامەت بکە، بەڕاستی چ پێویستە کافرەکان لە قیامەتا کێ حەدی هەیە بڵێ ئەمە سیحر و جادووە کە مانگ شەقە بێ و خۆر نامێنێ و هەمووی تێکەچێ بەسەرێکە. خەڵک لەو ڕۆژە بە کافر و مسلمانەوە خواخوایەتی نەجاتی بێ. چۆن ئەبێ لەو کاتا بڵێ کە خوا مانگ شەق بکە و خۆر شەق بکە بڵێ ئەمە سیحر و جادووی پێغەمبەرە صلی الله علیه وسلم؟ بۆیە عولەما فەرمون ئەمە لە دنیا باوە، لە دنیا ڕووی داوە. بۆیە قورئانی ئاماژە بەوەکە، چونکە پێغەمبەری خوا فەرمێت هاتنی من هاتنی قیامەتە، نزیکبوونەی قیامەت. و هەروەها ئاەتەکەش ئەفەرمێت واقتربت الساعة وانشق القمر، قیامەت نزیک ئەبێتەوە بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری آخر زمانە، و مانگی شەق بێ بۆ پێغەمبەری خوا وەک معجیزەیەک. وكافركان إنكارية كان الله نما سحر جادوگرە بالفعل شوابو، وكل حديث بخاري مسلم هاتوها صحيحة بريخوا صلى الله عليه وسلم كبانگشي پیغمبراتي اكر كافركان هر روجه بيانكيان بيكر، هر روجه دعوه كان ليكر. هاتن وتيان اي پیغمبر تو علي من پیغمبرم، اگر راستكي تو ورا معجزيك مان بو بنوينا كلا ارزانا بي ولا اسمانا بي وكستوانا بسرانا بي، چونکە لابد لكل نبي معجزة بۆ هەموو پێغەمبەر پێویستە معجزەیە بێ. معجزەش ئەوەیە ئەمرێکی خارق العادەیە، لە توانای بەشەرا نییە. مانگ شەقکردن لە توانای بەشەرا نییە، ئیسرا و میعراج لە توانای بەشەرا نییە، مرد و زیندووکردنەوە لە توانای بەشەرا نییە، مەسەلە ئاو دەرچوون لە نێوان پەنجەی پێغەمبەری خوا لە توانای بەشەرا نییە، تێرکردنی 1000 نەفەر بە منێجۆ لە توانای بەشەرا نییە. معجزەی پێغەمبەری خوا زۆر زۆرن. وتیان تۆ ئەگەر ڕاستەکەی وەرە معجزەیەکمان بۆ بنوێنە کە لە توانای کەسان نەبێت، مانگمان بۆ شەقکە. عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت کۆمەڵێکی زۆر لە قوڕەیش لە هاوڵانی پێغەمبەری خوا بە چواردەری پێغەمبەر هاتبوون صلی الله علیه وسلم، هاتن و ئەم داوایان لە پێغەمبەری خوا ئەگەر پێغەمبەری خوایش هەڵوێستەی کرد، خوا جبریلی بۆ نارد
سەلامی خۆی پێگەیان فەرمی چی ئەفەرموویە چی ئەمرەکە ئەرز و کەون و کائینات لە خزمەت ڕەسوڵ اللهە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەدیثەکە بوخاریە ئەفەرمێ یەک ئاماژەی کرد بۆ مانگ بوو بە دوو بەشەوە بەشێکی بۆ سەر کێوی ئەبوو قوبەیس بەشێکی بۆ سەر کێوەکەی بەرامبەری ئەشکەوتی حەڕاکەوتە نێوانیان لەو کات و ساتە جیاتەوە ئیمان بێنن وتیان هذا سحر عظیم ئەمە سیحرێکی گەورەیە پێغەمبەر چاوبەسی لە ئێمە کردووە هەندێکیان وتیان ئەگەر ئەمە سیحر و جادوو بێ بەس لای ئێمە ڕوویداوە لە دەرەوە ڕووی نەداوە با پرسیار بکەین کاروانەکانمان کە ئەگەڕێنەوە پرسیار بکەین ئەگەر ئەمە لە دەرەوەی مەکەش ڕوویدا بێ مانای وایە ئەمە موعجیزەیە ئەو کاتە ئیمانی پێێنین بەهەرحاڵ کاروانیان گەڕاوە دوای چەند ڕۆژێ هەواڵیان پرسی لە فڵانە شەوە هیچ ڕووداوێکتان نەبینی هیچ حادیسەیەکتان نەبینی وتیان با شتێکی زۆر سەرمان بینیمان مانگ بوو بە دوو بەشەوە ئەوە بە چای خۆم دوایی یەکی گرتەوە چوە شوێنی خۆی هەندێکیان ئیمانیان هێنا هەندێکیان نەخێرە مەر سیحرە جادووەکە ئەوەنە گەورە بۆ لەوانیش کراوە ئەمە کافر و سیفەتی کافرە ئیمانیان نەهێنا وەقاعی تاریخی مێژوو ئاماژەی بەمە کردووە بەڵێ هەر لە ئینتەرنێتا لێدا شەق القەمەر النەبی صلی الله عليه وسلم باسی بینایەکەکە لە چینە کە دروست کراوە تاریخەکەی وا نووسراوە ئەم بینا لە کەیا دروست کراوە بنیات نراوە لە ساڵی شەق القەمەرە ئەو کاتەی کە شەوی مانگە شەو بووە و مانگ تیا شەق بووە ئەوە یەک دوو لە تاریخی هندیە هندستان مەلیکێک بووە بە ناوی جاکوروانی فەرماس ئەم مەلیکە خۆی بە چاوی خۆی شەق القەمەری بینیوە لە هەندستانەوە بۆ حیجاز زۆر مابەینی دوورە لەوەجه 8-9 سەعات بێ بە تەیارە بە کیلۆمەتر نازانین چەندێکە بەرهەڵ جا ئەمە باس کراوە لە یەکێک لەو کتێبانەی کەوا قیسطاس و ئیبراهیمی نوعایمی کە لە باسی معجزاتی پێغەمبەری خوا باسەکە تاریخەکەی نەقل کردووە ئەڵێ ئەم مەلیکە جاکوروانی فەرماس لەو کاتە ئەمەی بینی پرسیاری کرد وتیان ئەمە ڕووداوێکی سروشتی نییە ڕووداوێکی ئاسایی نییە هەر لە خۆ ڕوویدا بێ ئەمە دیارە شتێک هەیە دوای چەندێک پرسیاری کرد و ئەمانە وتیان پێغەمبەرێک هاتووە ئەم پێغەمبەرە لە جەزیرەی عەرەبایە بانگەشەی پێغەمبەراتیەکە ئەڵێن ئەو بە ئاماژەی شەقی کردووە ئەڵێن ئەم مەلیکە ئیمانی پێهێناوە کوڕەکەی خۆی داناوە لە جێی خۆی و چووە بە دوایە بۆی بگا بە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە لە تاریخە ئاماژەی پێکراوە چەندین ڕووداوی تر یەکێتر لەو ڕووداوە واقعانەی عیلمی ئەمڕۆ کە موعجیزەی شەق القەمەر ئەسەلمێنێ ئازیزان و خۆشەویستان کەسێک بە ناوی داود موسا بیتکوک ئەمە تەبەن بەریتانیە دوای حیزبێکی ئیسلامیشی دامەزاندووە لە بەریتانیا ئوستازێکی جامیعی لەوێ خەریکی محاضرات ئەبێ باسی شەق القەمەرەکە معجزاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆڕەکە تەبەن موسڵمان بۆ ئیمانی هێناوە هەڵ ئەسێ باسی واقعەکە ئەڵێ لەو ساڵانەی کەوا بۆ یەکەم جار ئەمریکا لیژنە ئەنێرێتە سەر مانگ کە سەرمان کەشف کرێت مەریخ کەشف کرێت لە دوای گەڕانەوەیان کە ئەگەڕێنەوە دانیشتن و مەناقەشەیان لەگەڵاکەن چیتان بینی چه عیلمێکتان هێناوە چونکە پارێکی زۆر ئێوە سەرف کرا لەو کات و ساتەی کەوا فەقیرێکی زۆرێ و ژارێکی زۆر هەیە ئەگەر ئەم پارە لە دەوڵەت و لە فەقیر و ژارە سەرف کرایە لە پێشکەوتنی وڵاتە زۆر باشتر بوو بزانیەوە چیتان هێناوەتەوە ئەم گەنجە ئەڵێ من خۆم دیراسی ئەدیان مەکرد بزانم چ دینی ڕاستە و موسڵمان ئیمانی پێبێنم ئەڵێ هاتم دیراسی قورئانم کرد کە ئەم ئایەتانم بینی واقتربت الساعة وانشق القمر عجیبم لیاو چۆن ئەبێ مانگ شەق بە چۆن ئەبێ مانگ شەقی بردە بێ خوا بە مازی باسێکە بەڕابردوو بەهەرحاڵ هەڵە دوای دیراسەیەکی زۆر ڕۆژێک ئاوا سەیری تەلەڤیزیۆن مەکرد ئەم مقابلەم بینی کە ئەم مقابلەم بینی لە کاتی ئەسنای مقابلەکە کە موزیعەکە حتا وەکو شەڕی لەگەڵا کردن ئێوە چون چه عیلمێکتان هێناوەتەوە
پارەیە زۆرتان بەسەرف کراوە ئەگەر بدا بە فەقیر و ژاری ئەم میلەتە و ئەم خەڵکە زۆر باشتر بوو لەوە بزانیەوە ئێمە چۆن عیلممان هێناوەتەوە عیلمەکە چییە؟ دوای چەندین دیراسە بۆمان دەرکەوتووە مانگ شەقی بردووە و ئەنجایەکی گرتەتەوە یەکسەر لەوێ دەستم کرد بە گریان حقەتی قورئانم بۆ دەرکەوت ئەو ئاەتەم کەوتەوە بیر واقتربت الساعة وانشق القمر إيمانم هنا لا إله إلا الله ومحمد رسول الله لو دقوا ساعته من إيمانم هنا وشويستان أما شتيك نية دروبيا لعلم واقع بوا كأم معجزة بوا بيغمبري خوار رياو جاء أم معجزة قورا عزيزان لكيا الريدا لبانزي شعبان أبو سالي بينجمي بيغمبراتي بين سال بيش يزدي بيغمبري خوار صلى الله عليه وسلم وهروها گۆڕینی قیبلەیەکێکە لەو ڕووداوانەیەکە بۆ پێغەمبەری خوا ڕوویدا لە مانگی شەعبانە بوو لە 15 شەعبانە بوو تەمان هەموو لایەکمان ئەزانین کە پێغەمبەر نوێژی لەسەر فەرز کرا 16 بۆ 17 مانگ ڕووی لە بەیت المەقدیس کرد ڕووی لە بەیت المەقدیسە کرد لە دوای ئەوە ئەم پێغەمبەرە نازدارە ئەوەندە حەزی ئەکرد کەعبەت الله مزگەوتی یەکەمی سەر ئەرز کە حەزەتی ئادەم دروستی کردووە بێتەوە قیبلە بۆ خۆی و بۆ ئومەتەکەی پێغەمبەری خوا کە هەموو جارە نوێژێ کرد قورئان باسەکات قورئان ئەفەرمێت لا ڕەیبە فیه قد نرى تقلب وجهك في السماء فلنولينك قبلة ترضاها فولي وجهك شطر المسجد الحرام وحيثما كنتم فولوا وجوهكم شطره ئەم ئاەتە بۆ پێغەمبەری خوا دابەزی لە ناو نوێژە خوا ئەمری کرد بە پێغەمبەری خوا فەرمووی ئێمە ئەزانین ئەو دڵ و دەرونی تۆ ئەکوڵێ کە قیبلەی تۆ بگۆڕێ و بێتە کەعبەت الله بێتە قیبلە ئەمە لەما فەرموون ئەمە تەکریمی پێغەمبەری خوایە ئەمە ڕێزی پێغەمبەری خوایە ئەو نیازەی دڵی پێغەمبەری خوا پێغەمبەر بە داوای نەکرد بەڵام بەدڵ حەزیە کرد بەدڵ دڵی لای کەعبە بوو پێغەمبەری خوا ئەمەی کەم خوتوڕاتەنە بەدڵی هاو خوای تەبارەک وتەعالا لەبەر ئەو خوتوڕەی پێغەمبەری خوا لەبەر ئەوەی کەوا بەس بەدڵی پێغەمبەر هاتووە قیبلەی بۆ بگۆڕێ خوا قیبلەی بۆ گۆڕی فەرمووی ڕووکەرە ئەو شوێنەی کە تۆ حەزی پێەکەی ئێمە لەبەر تۆ لەبەر حەزی تۆ قیبلەت بۆ گۆڕین ئێمە ئەزانین کە تۆ سەری ئاسمانەکەی پێت خۆشە قیبلە بگۆڕین ڕووکەرە ئەو شوێنەی تۆ پێت خۆشە ئەمە عەزەمەتی پێغەمبەری خوایە ئەمە ڕێزی پێغەمبەری نازدارە خوا لەبەر خوتوڕەیەکی دڵی خەتەرەیەکی دڵی ئاوا قیبلەی بۆ بگۆڕێ جوولەکان کردیان بەهەرا وتیان چۆن ئەبێ قیبلە بگۆڕێ چۆن ئەبێ بەیت المەقدیس واز دەبێنێ دواتر ئاەتەکانی تر ئاماژەی پێەکەن کە خوای تەبارەک وتەعالا فەرمی ئەوانە دوای هەواوارەزی خۆیان کەوتون ئەوانە درۆزنن ئەوانە ساختەچین ئەوانە کەسانێکن بەڕاستی بەرژەوەندی خوازن پێغەمبەر فەرمی من ئەمری خوایە قیبلەم گۆڕیوە خوا قیبلەی وە گۆڕیوم ئێستاش مزگەوتی قیبلەتەین هەیە لە ناو مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەر کەسێ چوو بێتە ئەو شوێنە چووەتە ئەو مزگەوتەیش و نوێژی تیا کردووە جا ئەمە تەکریمی پێغەمبەری خوایە ڕێزی پێغەمبەری خوایە لایەن خواوە بۆ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم کە قیبلە گۆڕینی بۆ پێغەمبەری خوا لە مانگی شەعبان و 15 شەعبانە بوو ئەمانە هەمووی ئەمەحداسانە گەورەی و فەزڵی مانگی شەعبان دەرەخەن خوای تەبارەک وتەعالا کە سڵاواتی لەسەر پێغەمبەری خوادا لە مانگی شەعبانە خوا دەستی کرد بە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کات و ساتەوە خوا خۆی و فریشتەکانی دەستیان پێ کرد و ئاەتی سڵاوات کە دابەزی لە مانگی شەعبانە بوو کە خوا ئەمرەکا بە مسلمانان لە پێش مسلمانان خۆی و فریشتە سڵاوات لەسەر پێغەمبەری خوا لێدەن انجا فرمت مسلمان وصلواتي لسلبدن إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما خواهي تبارك وتعالى أفرميت بالتأكيد إن بالتأكيد منو فريشتكان يصلون صلوات سلو بيغمبر آدين نك صلوات عن دابي وتواو إت صلوات ندا خواه بردوام صلوات بيغمبر خواه ليدا بفعل مضارع باسي قلوه خوينواري أزانيه فعل ماضي بوشيه فعل أمر بوشيه فعل مضارع بوشيه
لروي معناوة لروي قواعدية لروي زمانوة. فعل مضارع بو استمراريته ثبوته تجدده، يعني بو تازبونه ونيبونه بردواميته. يعني خوا من بالتأكيد من يشوف فريشتكاني ببردوامي صلاة لسر بيغمبر دين. إيه يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلم. إيوش إيمان داران صلوا عليه وسلم تسليما. إيوش صلاة لسر بيغمبر لا يعد مكان بويا لسر فضل صلاة زور حديث وارد بوها. بيغمبر إخوة فرميت من صلى عليه صلاة صلى الله عليه بها 10 مرات. هر کس یک صلوات من سلم دا خوا 10 صلوات سلی دا. هر کس 10 صلوات من سلم دا خوا 6 صلوات سلی دا. هر کس 6 صلوات من سلم دا خوا 1000 صلوات سلی دا. بتعبد لشوروه جمعة لشوروه جمعة پیغمبر خوا من لیادم نکن صلوات كانت خم جمليتي منيش دعاء خير تان بوكم جاء ابو كسيب كبيغمبر دعاء خيري بوكا بر دعای پیغمبر کوي ناوی تومار به لدفتری تایبتی پیغمبری خوا ناوی خوی باوکو دایکی بالا شوروج ما زور صلوات صلی پیغمبری خوا لیبدا بویا علماء فرمون یک لوشتانی که بتایبت لمانگی شعبان او لپانزی شعبان او شوروجی براتا بکری زور صلوات دانم صلی پیغمبری خوا صلی الله علیه وسلم. علماء فرمون حکمتی چی بو خوام آیاتی لمانگی شعبان دا بزان پیغمبری خوا فرمیت لباری مانگی شعبان أما مانجك ذلك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان. أما مانجي شعبان مانجك ونبي روز مباركة لأن يواني الرجب لأن يواني شعبان براسي مانجي برزبونوي كردو كان من بيم خوشة آلم مانجدا بالرجوبم كردو كان برز بيته وبحضوري پروردگار جا پیغمبر زور تيا بالرجوبه لأن يقوم بونا بالرجوب تيا فرمي ما خلق لي غافلة كردو تيا برزه من بيم خوشة كبرز بيته كردو كانم زبان بالرجوع بيت. جاء علماء فرمون بو اوي امتي پیغمبري خواش بلاي برز بيتوا بابوني پیغمبر صلى الله عليه وسلم خوا هذه صلوات نار دخواره فرمي صلوات پیغمبر لدن بلتان برز بيتوا واما دغري روعيت انا بيه بو قرتني روجو مان رمضان چونك صلوات تقوي ايمانه صلوات تقوي الروحه صلوات ذخيره الروحه. امام غزالي فرمي رضا رحمه اخوي الى سربيه او کسی که ایوید براستی جستی سلامت بی باکم بخواد او کسی ایوید روحی سلامت بی آسوده بی با گناه نکات او کسی ایوید ایمانی بهیز و بقوت بی با صلوات دسر پیغمبر با صلی الله علیه وسلم. چونکه صلوات دان محبتی پیغمبری خواه زیاده که صلوات دان انسان لپیغمبری خواه نزدیک کاتوا محبت و خوشویستی پیغمبری خواه رکن ایمان و دینه. هر کس پیغمبری خوش نو ایمانی نیه. پیغمبری خواه خواه فرمید لا يؤمن احدكم حتى اكون احب اليه من ووالده والناس اجمعين بالروايات وارده كما قال ایمان تان توانا به هیچ کس یک لئیوه حتی منی خوش نوید من داڵەکەی لە باوک و دایکی لە هەموو خەڵکی و لە نەفسی خۆش. بۆیە ئیمامی غەزالی ئەفەرمێت سەڵاوات تەقوێی ئیمانەکات سەڵاوات ئیمان بەهێزەکات ئیمانی بەهێزیش بەڕاستی ئەتوانێت عیبادەت بە ئینسان بکات. بۆیە مانگی ڕەمەزان مانگی شەعبان نزیکن لە یەکەوە. ئەگەر ئینسان ئیمانێکی بەهێز و بەقووەتی نەبێ ناتوانێ بەڕازی خۆی برسی و توونیکە ناتوانێ خۆی لە گوناه بگەڕێنێتەوە ناتوانێ خوا بەڕقی بزانێ ناتوانێ بەڕاستی تاوان نەکات. ئەوانەی کەوا بەدبەخت و نەکبەتن لە محەبەتی پێغەمبەرەوە دوورن ئەگەر لە محەبەتی پێغەمبەرەوە نزیک بن توانای عیبادەتیان هەیە توانای ڕۆژیان هەیە توانای چاکەیان هەیە. بۆیە ئینسان متەخەلیقە بێ بە ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بەرەکاتی جی سڵاوات. بۆیە عولەما فەرمون لەم مانگە پیرۆزەدا پیغمبری خوا صلی الله علیه وسلم خوا صلواتی لسر امتکی دانا بو اوی که تقوی ایمانیان هبید. هل لما پیروزا بو پیغمبری خوا داوی کرد لشوی شعبانا داوی تکاو شفاعتی کرد لپروردگار بو امتکی خوا تکاکی قبول کرد. دعای پیغمبری گیرا کرد او پیغمبر نازاره فرموی که خوا پی فرمو سنرضيك يا من رازي تكين لبارئ أمتك ولا سوف يعطيك ربك فترضى رازي تكين بيغمبري ناس داري بالرقم بشفيق فرموي والله پروردگارا
ڕازی نابم یەک نەفەر لە ئومەتەکەم لە جەهەنەم بمێنێتەوە. ئەمە وەفای ڕەسوول الله صلی الله علیه وسلم. چەنەها ئەحداث و ڕووداوی تر لە مانگی شەعبانی پیرۆزە ڕووی داوە، بەڵام ئەوەی کەوا ئاماژەمان پێکرد ئەمانە گرنگەکانی ڕووداوی مانگی شەعبانی پیرۆز بوو کە پێویستە مسلمانان و ئیمانداران بزانن کە ئەم مانگە پیرۆزە مبارەکە بەتایبەت شەوی بەرات و شەوە ڕۆژی بەرات بە کوردەواری خۆمان لەبەر ئەمانەیە خوای تەبارەک و تەعالا پیرۆز مباری کردووە. خوا لە هەموو لایەکمان خۆش بێ و عاقبەتمان بەخێر بگەڕێ، خوا لە گوناه و تاوانی خۆمان و باوکو دایکمان خۆش بێ. یا ڕەبی خوا لێت ئەپارڕینەوە لەبەر خاتردارانت لە پێغەمبەران و ساڵحان و پیاوچاکانت. یا ڕەبی بەرەکاتی ئەم مانگە ببەخشی بە خۆمان و باوکو دایکمان، بە خۆمان و خانەوادە و عائیلەمان، لە بەرەکاتی شەوە ڕۆژی بەرات بێ بەشمان نەکەی پەروەردگارە. ئەو ڕەحمات و بەرەکاتی کەوا لەم مانگە و لەم شەوە پیرۆزە داباراندووە، لەم ڕۆژە ئایبارێنی بەسەر ئومەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەسەر سەر ئەرزە خوایە خۆمان و مناڵ و عائیلە و وڵاتمان بێ بەش نەبین لێی. یا ڕەبی خوایە لێمان خۆش بی، لەو کەسانەوی کە لەم شەوە تۆ لێیان خۆشە بی، لەم ڕۆژە لێیان خۆشە بی، ئازادیان نەگەی پەروەردگارە خۆمان و باوکو دایکمان لەو کەسانە بین، مناڵمان. یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان کەی، بەرەکات بڕژێنی بەسەر دڵ و دەروونمانە، بەسەر مجتەمەعمانە، بەسەر خاو خێزانمانە، بەسەر ماڵ و مناڵمانە. خوایە شیفای نەخۆشەکانمان بی، خوایە ڕزق و ڕۆزی حەڵاڵمان بی، خوایە لە حرام لامان دەی، لە تاوان لامان دەی، لە قەتل و قیتال و فاحیشە و زینا لامان دەی. یا ڕەبی خوایە لە فەساد لامان دەی. یا ڕەبی خوایە چی مای تەقوی ئیمانمانە، چی مای عیزەتمانە، چی مای ئاوەدانی وڵاتمانە، خوایە بمان بارێنی، خوایە بریژێنی بەسەرمانە، خوایە بمان بەخشی. یا ڕەبی خوایە دادی گەنجەکانمان بی، یا ڕەبی خوایە گەن عاقیبەتی پیرەکانمان بەخێر بێڕی. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێنەوە شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بی، ئەوانەی داوای دوعای خێریان لێکردین بە تایبەت پەروەردگارە لە ماڵەوەن، لە خەستەخانەن، لە دەروی وڵاتن، خوایە شیفای عەجز و پەلان ببنێرە. یا ڕەبی خوایە منداڵە منداڵی ساڵحیان بەرێ، هەیانەوە ساڵحینێ خوایە بۆیان ساڵەکە و مناڵی هەموو لایەکمان ساڵەکەی. یا ڕەبی خوایە لێتە پاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە، بە ئیمان و دینەوە بمان ژێنە، بە ئیمان و دینەوە بمان برێنە. یا ڕەبی خوایە بەزەی بە کەساتی و داماوی و تەسکی و تاریکی و بەرزەقمانە بێتەوە، ناو گۆڕمانە بێتەوە، لەو قەبرا و پێغەمبەرە بمان ناسێتەوە، بانگمان بکا و دەرمان نەکا، تکامان بۆ بکا و شەفاعەتمان بۆ بکا لە ڕۆژی قیامەت تاوەکو بەرق لەسەر پردی سیراتمان پەڕێنێتەوە بۆ ژێر ئاڵا و پەرچەم و عەلەمی خۆی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕسوڵ الله. یا ڕەبی خوایە لە ژێر ئاڵا عەشرمان کەی، بە دەستی مبارەکە و پێغەمبەر نازار ئاوی کەوسەرمان بیتێ، نەتیونەتیونەک بەدی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. یا ڕەبی خوایە گیان کار بەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلام و ویژدان و ئەخلاقیان بەرێ. یا ڕەبی خوایە گیان ئەگەر چاکن خوایە چاکیان بۆ بکەی، ئەگەر چاک نین زاڵمن ستەمکارن، قوت بڕ و نان بڕن، دوژمنی خاک و وڵات و نیشتیمانن، دوژمنی دینمانن، دوژمنی ئەم میلەتەن، خوایە عالیەها سافیلەها، خوایە جێش و جاش خۆیان لەناو بەری، خوایە لە کۆڵی میلەتیان کەیتەوە، حاکمی عادل و دادپەروەرمان بۆ بنێرە، خوایە لێت ئەپارڕێنەوە ئەم میلەتە میلەتێکی مسلمانە، عاشق و وینداری ڕەسوول اللهە، خوا لەبەر خاتیە ڕەسوول الله صلی الله علیه وسلم، خوایە خێر و بەرەکەت بژێنە سەر وڵاتمان ئاوەدان کە لە هەموو قەیران و شەڕ و ئاشوبێک پارێزراومان کە، لە قاتی و گرانی پارێزراومان کە، خوایە بە برسێتی نەمان کوژی، خوایە لە فیتنەی مەسیح و دەجال و ئەتباعی دەجال و مقدمات دەجال پارێزراومان کەی. یا ڕەبی خوایە دەستمان بۆ لای تۆ بەرزکردەوە، خوایە تۆ خوایەکی بەڕەحمی بە بەزەیت، خوایە ڕەحمەتی خۆت بژێنە بەسەرمانە، خوایە بە سەلامەتی بمانگەنە مانگی ڕەمەزانمان بە سەلامەتی لێوەرگرە، بەرەکات و ڕەحەمات و بەرەکاتی خۆت لەم مانگەدا کە مانگی شەعبانە و مانگێکی پیرۆزی پڕبەرەکەتە خوایە بێ بەشمان نەکەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين. الحمد لله.